سڵاوتان لێ بێتم کاتتان باش محەممەد علیم بەرنامەی چاودێرتان پێشکەشەکەم بەڕێزان بەرنامەی چاودێر ئەم جارە تیشکە کاتە سەر بابەتێکی پەروەردەی لە کەرکووک 252 دەستگای ناحکومیمان هەیە هەریەک لە پەیمانگا و قوتابخانە ئەهلێکان و دایانگە ئەهلێکان و ئەتوانین بڵێن ڕەوزە ئەهلێکان ئایا ئەم هەموو قوتابخانە ئەهلیە سەرجەمیان مۆڵەتی فەرمیان هەیە ئەمە یەکەم پرسیار دووەممان ڕێو شوێنە پەروەردەییەکان لە ناو قوتابخانە ئەهلێکان جێبەجێ کرێ ئەم مەرجە پەروەردەییانە لە ناو قوتابخانە ئەهلێکان سەرجەمیان جێبەجێ کراوە ئەمڕۆ بە سوپاسەوە لەگەڵ جێگری بەڕێوبەری پەروەردەی کەرکووک بەڕێز مامۆستا سامان ئەتوان بڵێم تیمێکیان پێک هێناوە کە بەشی یاساییشیان لەگەڵە بەشی قانونی لە هەمان کات هێزە ئەمنەکان کە لەگەڵمان هەماهەنگن چەند جێگایەکی جیاواز بەسەرەکەینەوە لە چەند شوێنێکی جیاواز لە ناو کەرکووک سەرجەم ئەو قوتابخان و ئەتوانین بڵێن پەیمانگە ئەهلیانە بەسەرەکەینەوە کە لێیانە پرسین مۆڵەتی فەرمیتان هەیە یاخود مەرجە پەروەردەیەکانتان جێبەجێ کردووە لە چاودێر بینەری ئەم پرۆگرامە بوو. مامۆستا تۆ گومانیەوەت هەیە کە ئێرە مۆڵەتی فەرمی نەبێ؟ ئێمە طبعاً بەتاکید لەژنەیەکمان دروست کردووە لە پەروەردەی کەرکووک بە دوای ئەو شوێنانەیە ئەگەڕێن کە دایانگەن یاخود موسسەی ئەهلین دەستگای ئەهلین یاخود پەیمانگای ئەهلین بۆ خوێندن و فێرکردن کە بەبێ مۆڵەت کار ئەکەن بەتاکید ئەمە تاسیل لە ئێمە کاوەکو پەروەردە لەبەرەوەی هیچ چاودێرییان لەسەر نییە و نازانین بەچی شێوەیەک ڕێنمایەکانی پەروەردە جێبەجێ ئەەکەن بۆیە بڕیارمان داوای ئەمڕۆ سەردانی ئەو شوێنانە بکەین و بەدوای ئەوە یا بگەڕین بکە بزانین مۆڵەتیان هەیە یان ئێستا لێ پرسینەوە دەست پێ بەتاکید بخير هذه سرجة مدير حاليا موجود نيا مؤسس ليش شو تليفونه بكر استعدتها ئێوە ئیجازەتان هەیە هین ئەم حەزانێ مؤسس بيتوا راستي نظام لەکوێ مؤسستان بابێ باش طبعا ئەوەی ئیجازەی ئەبێ هەڵی واسیە ئەمە یەکەم کەڕەت نییە هاتوینەتە سەریانەمە ئەمە طبیعی بە دووەم کەڕەتە پێما وتووە دایخەن ئێوە طبعا هاتین لیسانەوە کردوتانەوە ئیجازەتان کوار بەچی ڕێنمایەک ئیشەکان بۆ سەردانی نا ئێمە ئێستا لێرە ئەگە ئیجازەتان کامل نەبێ و ئیجراعاتی قانونیتان کامل نەبێ ئێمە ئێستا لێرە بڕیاردین کە ئەم هەزانەیە داخەین ئەم ڕەوزەیە لەبەرەوەی ئیجازەتانیە لە ژێر چاودێری تربیانین بۆیە بڕیارەدەین ئێستا لێرە دایەخین ئێمە لە ژنێکی لە تربیەوە ئەوە قانونیە ئەوە مەسئولی دەستگا ئەهلیەکانە هەر ئێستا بڕای لەسەردەین دایەخین ئینزارتان دێنێ بۆ ماوەی 72 سعات لە خلالی ئەم 72 سعاتە ئەبێت دایخەن و تەلەبەکان هەمووی بگەڕێنەوە ماڵەوە. باشە مامۆستا پرسیارێکی دیکە بکەم مەرجی پەروەردەیی لە ناو ئەم ڕەوزەیە بەدیەکرێ ئەگەر چاوێکی پیا بخشێنی خۆت ئەمە ڕۆزەیان حەزانەیە چۆنە بێ یەکەوە نابێت زانە ئەگەر ئەو حاڵەتە ئەوتان ئەوە یەکێک لەو حاڵەتانە ینی کە مامۆستا سامان ئاماژەی پێکاڵێ منداڵ بۆی نییە لێرە بخەوێت تۆ منداڵ چۆنی بێت لێرە نابێت ئەبێ منداڵەوە بخەوێ یعنی ئەگەر حەزانەش بێ بێ شوێنێکی تایبەتیان هەبێ قەروەڵەی خۆیان هەبێ شیاویش بێ شیاوە بێ لە ڕووی تەندروستیەوە بێگومان لە ڕووی فێنکەرەوە گەرمکەرەوە لە پشتی ئەم قەنەفێ لە ناوی ئەم ئەوراق و نازانم بەتانی و بە پێڵاوە خەوتووە هیچ مەرجێکی تەندروستیتانی ئەوە کارەبایە ئەوە سبلتە ئەم دۆڵا بشتامی لەبان سەریانە هیچ شێوەیەک ئەم شتانە قوڵ یەکێک لە ڕەوزەکانمان وایە ئاخۆ ڕەوزەکانی دیکەش ئەم کارە ئێمە ئەمەمان دەست پێ کردووە و ئەم ئیشەی ئێمە هەموو شاری کەرکووک ئەگرێتەوە هیچ کەسێک ئستثنانیە لەم بابەتە و هەموو دەستگا ئەهلەکان بەسەرەکەینەوە و ڕێنمایەکان بەسەریانەتە هەڵمانتەکەش بەردەوامە بێ سەرپەرشتیاری ئێرەوە نییە باشە ستاف لەگەڵم هاوکار بن جەنابەت مؤسسی ئیجازەی ئەم بینایەت هەیە هەموو تاوا کردووە هەموو ئەوراقی هەموو دائیرەکان
سپێت پیشانە دەم هەموو کار حیاتم ئیجازەی وزارەی تربیەتەیە بەڵێ بەڵێ هەموو پیشان میدە؟ بەس باوەڕێگرمەوە کەی وەرێگریتەوە لە چاوەڕی تەربیە هەتا وەرێگریتوە بێدایخی چاوە سەر چاوەڕ بەسوال پیشانە کاکە من عیلاقەم بەمانە نییە این هەموو دایرەکان هەموو تاو هیچ عیلاقەم نییە ئیجازەی وزارەی تربیە عێراقیت هەیە ئەنی تاخیر کنیانداوت ئەبێ دایخی کاکە ئەمڕۆ سێشەمە سێشەم چوارشەم پێنجشەم سێ ڕۆژ مۆڵەت دەدەینێ یەکشەم دێنەوە ئێرە کرابێتەوە شکاتت لەکەین لە ئەمن وەتەنی و محکەمە بە هیچ شێوەیە قبول ناکەین بەبێ ئیجازە هەموو تاو کرد بەس خوانە داوت پیشان بکەم میدەن. هەموو ئەوراقم تاوەرە سێری کە کەی هەموو تاو داویان پێت کەی کاسێری بکەم ئەفم کاران بەس سێریش کە مشکلم کاکە نییە ئەمانە هیچی پەیوەندی ینی- تربیەی کەرکووکەوە نییە بەڵێ تۆ دەستگایەکی ئەهلیت کردوێتەوە لەسەر تربیەی کەرکووک بەڵێ. من معاون مدیر عام تربیەم ئەبێ ئیجازەکەت لای ئێمەوە دەرچێت هیچ ئیجازەیەکت لای ئێمە نیە ئەگەر هەتە پیشان میدە با دەستخۆشیت لێ بکەین ئەگەریش نیتە ئەبێ دایخی خلال سێ ڕۆژ خەزمانی هەموو دایرەکەم تاو زەریبە مالیە هەموو تاو کردووە لە برات تێگەی من چییە من؟ من نوێنەری وزارەتی پەروەردەی عێراقی ئەگەر مۆڵەتی ڕسمی تێ لە وزارەتی پەروەردە و چکە تۆ ئیشێکی پەروەردەی یەکەی من عیلاقەم ئەوە ئیجرعاتێتتر ئەس زەریب کتابێنە بیانی لە وەزارەتی پەروەردەوە بەڵێ ئیجازم بۆ بێنە بەس چاو دەستخۆشیت لێکەی جانم بە تاخیرتان کردتم کاتێنتان داوەتەوە پێم بۆتان بیان بەسەر چاو. مۆڵەتت هەیە 72 سعات من یەکشەم دێمەوە ئێرە یەکشەم دێمەوە ئێرە ئێمە چکە ئێستا ناتوانین یەکسەر ئەم دەقەی داخێن تۆ تەلەبەت لایە و مناڵەت لایە 72 سعات مۆڵەت دەدەینێ یەکشەم دێمەوە ئێرە کرابێتەوە ئەو کاتە بە ڕسمی شکاتت لێکەین و لە ئەمن وەتانی و ئیجرعاتی یاسایی و قانونیت لەگەڵ مامۆستا ڕەنگە بدرێ بە دادگا بە تاکید مخالفەی قانونی کردەوە بەچاو خۆتان دەبینن هەم مناڵانە لە پشتی ئەو قەنەفەیە چۆن نەبێ خەوتونە بێگومە باش چاوەکەم مۆڵەت یەدەیتێ ئەستاذ ئیسماعیل 72 ساعة إذا ما تقبل لحد احنا نتخذ ناخذ إجراءات قانونية بحقها إضافة إلى هذا حتى لو نبقت احنا راح نتخذ الإجراءات القانونية بفاتحة المحكمة وقيادة الشرطة. إن شاء الله. فأنت يعني تو لاستوى تبليغي دایک و باوکی ئەو مناڵاناکەی کە مناڵەکان برنەوە ناتوان سێ ڕۆژ 72 ساعت لە 72 ساعت يك دقة هيش مجالي يعني كاك محمد استاذ اسماعيل يوم الأحد تجون تزورون هاي البناية مغلقة هذا مفتوحة والأطفال موجودين تتخذون إجراءات قانونية بحق لازم ناخذ تقريبا 6 ماغا خريكم يعني همو دايره باش شلون قواوينا كي بندو روجش بس طاوب بس ما وري قرمو كي ورد قرد إيشي خودك كي ورد قرد إيشي خودك باش ساوكم يكشم بدايخي بەڕێزان ئەم ڕەوزەیە داوێنگەیە داخرا لەبەر ئەوەی هیچ مۆڵەتێکی فەرمی نییە کە ئەمڕۆ بتوانێت داوێنگەیەک بکاتەوە شیاو بێ بۆیە بەڕێز مامۆستا سامان جێگری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک بڕیاری داخستنی دایرە دەست شۆرە ئەمە WCە مباریدیان تایدانەوە هیچ ڕەنجێکی ئەوەیان تیان نییە تۆسێ هیچ نییە تەنانە ساحیبەیەکی تیا نییە مامۆستا سامان ئەم شوێنی WC بەم شێوەیە نازانم ئەمە کۆگایە یاخۆ WCە بێگومان ئەمە چووکە ئیجازە و شتیان نییە بۆیە لەژێر چاودێری ئێمەیانین حتمما بەتاکید سەر بەخۆ بەڵێ ئەمە ئەم مەطبەخە ژووری خوێندنە ژووری نووسنە چییە ئەمە چییە ئەمە کەچەفە؟ کەچە بیشە خۆن لێرە سیرت دیۆ ناسەلاتدانرێ بەڕاستی ئێمە ئەم بابەتانە یعنی هیچ لێ قبول ناکەین بەس چووکە ئێرە موڵەتیان نییە ناڵێن بە کەیفی خۆیان ئیشیان کردووە ئەمە مەغزەنە مامۆستاوە نییە وڵی لە ئەمە نازام مەغزەنە نازام یعنی ئەگەر بێن تەسویریکەن لێرە هەندێک خواردنیان داناوە بەڕاستی کە ئەم شوێنە شیاو نییە بۆ خواردن شیاو نییە بۆ ئەوەی کە خواردنی تیا خەزنکەی بێگومان ئەها تۆسێکە هەندێک مەوادی چاکە پلایس و لای سوشتیان داناوە لە تەنیشت خواردنەکە ئێمە نازانین ئەم خواردنە ماوەی کاتی بەسەرچوونی چییە چکە لە ناو
شتی خۆی نییە لە ناو پلاستیکێکدایانناوە هیچ تاریخێکی پێوە نییە لە عینەن کاتە هەموو شتەکانیان تێکەڵ کردووەوە هەندێک مەوادی تەندروستیە ئەوە منەزیفاتە هەندێک تایت و هەندێک نازانم هەمویان تێکەڵ کردوتە سەر یەک بەڕاستی هیچ جێ قوبوڵ نییە ئەمە چکە هەردێکی ئەو شتانە خراپە بۆ تەندروست ئەوەش مناڵەکان ئەیخۆن خواردنە بۆیە هیچ مەرجێکی تەندروستیان ڕەچاو نەکردووە لە هەموو ڕووەکانەوە مخالەفاتیانەیە و بۆیە ئێمە ئەو بڕیاری خۆمان هەر ئەبێت جێبەجێکەین و ئەم بینایە داخی کۆتا بڕێرداخستنەوە بەس 72 ساعت مەجاڵیان دێنێ تا ئەم تەلەبانە بگەڕێنەوە ماڵەوە چکە ئێستا بەم دقەیە دایک و باوکیان ڕەنگە لە ماڵ نەبن لە دەوام بن ئیشکاریان نەبێ بۆیە 72 ساعتیان دێنێت تا ئەمان بگەڕێنە ماڵەوە و ئێمە ڕۆژ یەکشەم دووبارە لجنەکەیمان دێتەوە ئێرە ئەگەر کرابێتەوە ئەو کاتە سکاڵای یاسایی خۆمان تەسجیلەکەین لەسەر ئەم ڕەوزەیە ئەدرێ بە محکەمە ئەدرێ بە محکەمە و نەک بەس ئەوە یعنی ڕەنگە تاویزی مادیش بکرێنەوە ئەم مناڵانە یاخود ئێمە وەکو تەربیە بۆیە شتەکانی هەمووی مخالەفاتە حتا ئەو کاتە ئیجازە دەرەکا بۆی نییە ممارەسەی ئیشەکەی خۆی بکە کە ئیجازەی دەرکردو بە پێی یاساکانی پەروەردە بە پێی یاساکانی بەرگری شارستانی بە پێی یاساکانی تەندروستی ئەو کاتە ئێمە نەک دین محائمە بەبلی عکس دین دەستخۆشی لێک دەستخۆش بینران ئەم ڕەوزەیە بۆ داخرا ئەمە ببێ بە پرسیار لەبەر ئەوەی مەرجی پەروەردەییتیان نەبوو لە هەمووی گرنگتر مامۆستا سامان وتەنی ئەڵێت مۆڵەتی فەرمیان نییە ئەمڕۆ بڕۆیتە هەردام و دەستگایەک دەبێ مۆڵەتی فەرمووی یاساییت هەبێ بەڵام ئەم شوێنەی کە چەندین ساڵە ڕەنگە کار بکە بەبێ مۆڵەت کاری کردووە داخستنیشی بۆەوەی کە ئەمڕۆ هیچ مەرجێکی تەندروستی پەروەردەیی کە لێرەدا بەدی نەکرا مامۆستا سامان خۆی بە چاوی خۆی هەمووی بەسەر کردەوە ئەڵێت دەبێ ئەمانە جێبەجێ بکرێ مۆڵەت وەربگرێ پاشان بۆی هەیە خزمەتی جوانتر بە منداڵەکانیشمان بکە هەڵبەت ئەم تیمە ئەمڕۆ کە لە پەروەردەی کەرکووکەوە ئەم لیژنەیان پێکهێناوە بۆ ئەوەیە کە خزمەتی باشتر بە شارەکە بکەن خزمەتی جوانتر بە داوێنگا و ڕەوزە و حەزانە و پەیمانگە ناحکومیەکان قوتابخانە ئەهلیەکان هەر ئامانجەکە خزمەتی باشترە ئاماجیانەوە نییە ڕسکی هیچ کەسێک ببڕن بەڵام ئاماجیانەوەی لە ڕووی یاساییەوە کاری باشتر و جوانتر پێشکەش بە منداڵەکان یا بە خوێندکارانیش بکرێت ئێمە لەم چاودێرە لەگەڵ بەڕێز مامۆستا سامان و ستافەکەی کاک محەممەد بەشی قانونیشمان لەگەڵدایە بیرمان نەچی ڕۆڵی هێزانەکانمان لە دیوی دەرەوەن ئەوانشمان لەگەڵە بە هەماهەنگی لە چاودێر لەگەڵ چان بەردەوام ببین ڕێزانێرە شوێنێکی جیاوازترە لە گەڕێکی شۆرا و دیارە هەڵمەتەکار بەردەوامە لەوەی کە بەڕێز مامۆستا سامان تیشکی تەواوی قسۆتە سەر تەواوی حەزانە و ڕۆزەکان بە تایبەتتر بڵین بۆ ئەوەی کە بپرسن ئایا مۆڵەتی فەرمیان هەیە یا خودنیانە بە چاوی خۆی ئەمە یەکەم تێبینی جەنابتە مامۆستا سامان ئەمە هەر کە هاتینە ژوورەوە ئەم حاڵەتەمان بینی لێرە یعنی بۆنێکی زۆر ناخۆشیش دێت نیزامی تەهویەی لێرە خراپە بە تاکی دیارە تۆ سێر مەتبەخەکەیان کە زین مەتبەخەکەیان چیتایە لێرەوە دیارە ژوورەوە زۆر پرش و بڵا ئەو پیسە تەبان خۆتان سێریکەن بزانە ئەمە ئەو قاپ و کەوچکانەیە کە ئەو مناڵانە خواردنی تیاخۆن لێرە نازام ئەجیزەیان داناوە لێرە فەرم ئەمە کەس نازانێ هین دوێنێ هی پێرەیە نازانێت ڕەچاوی پاکخاوێنیان نەکردووە نا چکە فەرم سەر یعنی ئەمە کەس نازانێ کەی کراوە و چۆن ئەدرێ بە ئەو تەلەبانە ئەگەر بێن تەسویدی کەنوەر ئەسڵەن ئێرە ئیجازەی بۆ دەرناچێت چووکە تاپۆیان نییە مانە مامۆستا کێ لێرەیە بێ زەحمەت کێ مدیری ئەم شوێنەیە ئەی چۆن ئەبێ مدیر لێرە نەبێ نانە تەسویر ناکەن چۆن ئەبێ مدیر نەبێت چۆن ئەی موئەسسی ئێرە کێیە کێ چۆن دێتەوە بیبینی کوا ئیجازەی بین ئێرەتان کوانێ چۆن ئەبێ نەزانی ئەی چۆن لێرە ماوی نەزانی چۆن دەرسەڵێتەوە لێرە ئێرە ڕەوزەیە یاخود حەزانەیە
چۆنە بێ هەردووگی بەیەکەوە کوا شوێنی حەزانەکەتان لەکوێیە شوێنی حەزانەکە لە بەشی خوارەوەیە با بڕین سێریک تو ئیجازەت هەیە محاسبەی پێڵاوونەکەی تو جا بڕۆ ئیجازەکە دەرکە تو جا بڕۆ ئیجازەکە دەرکە اینجا محاسبەی مناڵێکە لێرە خەوتووە فەقیرە بەبێ ئەوەی هیچ لێرە هیچ مەرجێکی تەندروستی هەبێت ئەوتانێ ئەوە نازانم یعنی بەڕاستی شتەکە کارەساتە کارەسات بە چووکە ئەوەی کە موڵەتیان نییە خۆی هەر لە قانونا لە یاسایە نابێ حەزانە و ڕەوزە بەیەکەوە بێ باخچە و داینکە بەیەکەوە نابێت چکە سەر بە دوو دایرەی جیاوازن باخچە سەر بە پەروەردەیە حەزانە سەر بە دایرەیەکی ترە بۆنی دێت چکە لە ژێرزەمینە لە سەردا بە هیچی تیانە کارە باش نییە ئەسڵەن لێرە هیچ مەرجێکیان ڕەچاو نەکردو بۆی تەندروست بێ بۆ ئەو مناڵانەی کە لێرە ئەخەون ئەوە لێرە ئیستا هەرچیشی لێبێ کەس ئاگای لێ نییە چکە کەس چاودێری ناکە ضوابطی بڵین تعلیمی ئەهلی ڕەوضە ئەبێ لە 200 متر کەمتر نەبێ زیاتر ئەبێ ئەوە یەک دوو ئەبێ شوێنەکە تاپۆ بێ ئەگەر ئەبێ سێ مؤسس تەقدیمی بڵین هینەکە کا بڵین ئەو تەسیسە بڵین دامەزراندە یەکێکیان ئەبێ کادری تربەوی بێ لە 5 ساڵ کەمتری نەبێ یانیش متەقاعدی تربەوی بێ کە دەست پێکەین ئێستا هەموو شتێ بۆ بە ئەلکترۆنی طبعا دین بۆ کەشفەکە سەحا و دیفاع مەدەنی ئەم هەموو یەنە سەر شوێنەکە بەڵێ دیفاع مەدەنی هەمووان بە لەجنەیە دەرەچین بە سەرپەرشتی مدیر عامی تربیەی کەرکووک طبعا لەگەڵ قانونیەکەمان قانونی و لەگەڵ ئەبنیە مەدرسی مهندسی ئەبنی مەدرسی دێین تەمەشایەکەین و هەموو شوێنەکانی پێڵێن ئەو شتتان نییە ئەوەتان غەڵەتە هەموو ئیتر دروستیەکەن و تەواو بێ ئەنجا ڕەفعی معاملەکەکەین بۆ وزارەی تەربیەی عێراقی لەوێ ڕسومی بڵین تەسیسەکە دەن دوایەوە کتابی تەسیسەکەیان دێ ئەو کاتە ئەتوانێت ئیشکات بەڵێ بەڵێ ئەو کات کە موڵەتیش دەرەکە ئەکەوێتە ژێر چاودێری ئێمە لە جانمانێ دەسێرێک بەڵێ بە تاکید ئێمە ئێستا یعنی لەسەر چەند سکاڵایەک ئەم شوێنانە ئەدۆزینەوە گینا خۆت بینیت چەند کۆڵان بە کۆڵانمان کرد تا ئێرەمان دۆزیەوە ئەو هیتەرەیان لێدەدانەوە ئەوش خەتەرە بۆ ئەمەش خەتەرە ئەلێرە چکە ئەو هیتەرە لە حاڵەتێکا یەکسەر ئەو فەرشە ئەستوێنێت و تووشی حاڵەتێکی ئاگر ئەبی مەرجی ئاگر کوژێنەوەش هیچی تیانە هیچیانە نەوەڵە ناوەڵای هیچیانە باشە شوێنی تر هەیە هەڵبەت بینەرەن لە پێماوێ لە قاتی سەرەوەیە ئێمە ئێستا لە ژێرزەمین بووین بۆنێکی ناخۆشیش هەیە لێرە ئەو منداڵە دەست زمانانش ڕۆژانە بۆ ناچێ بە مێشکیانە ئێرە دەستشۆرە WC-یەکەیەتی عینەن بە هەمان شێوە WC و غەسالیان نازام غەسالە چی لێەکەن لێرە ئەگەر بێن تەسویریکەن ئەوتانێ پیسیەکی زۆر لێرە کەوتووە هیچ بۆنێکی زۆر پیسشیتایە کە بۆنی فاس و منەزیفاتە کە خراپە بۆ تەندروستی مناڵەکان ئەمە ڕەوزەیە یاخود چییە؟ ئەی ئەم ڕەحلانەتان بۆ چی ئێوە؟ بزانە مامۆستا یەکێک لە مەرجەکانی ڕەوزە ئەبێ کورسی تایبەتی هەبێ بە مناڵ پلاستیک ئەم تەختانە هی مەکتەبە یعنی من ئەمە ڕاستە ئەمەش هین حەزانەیە هین ڕەوزە نییە ئەبێ لەمە گەورەتر بێ ئەمە هین حەزانەیە هی ڕەوزە نەوعێترە و بە نەوعێترە بێ دانشن ئەم نیزامە نیزامی مەکتەبە واتە تەختەی دانیشتنەکەش مەرجی یاسای خۆی بەڵێ بە تاکید چۆن ئەمە شیاو نییە ئەمە هی مەکتەبە هین خوێنکاری سەرەتایی و ناوەندی و دواناوەندیە هین باخچە و داینگە نییە مامۆستا ئێمە بەناو ئێمەوە من مامۆستا سامانم معاملی تربیەم ئەم لەجنەیەش لەگەڵ من بەناو ئێمەوە تەبلیغی خاوەنی ئەم شوێنە ئەەکەی کە ماوەی 72 سەعات سێشەم چوارشەم پێنجشەم ئەم مناڵانە هەموو یەگەڕێنەوە ماڵەوە ئەم بینایە دائەخەن تاوەکو ئیجازەیەکی ڕسمی وەرەگرن لە تەربیەی کەرکووک بەبێ ئەوە ئێمە یەکشەم دووبارە دێنەوە سەری ئێرە ئەدەین ئیشی خۆتان بکەن لە ئیشا بن ئێرە کرابێتەوە ئەو کاتە سکاڵای یاساییتان لەسەر ئەنووسین و محاسبەی قانونیتانەکەین بۆیە بڕیارماندا کە ئەم شوێنە داخەین و مەجاڵتانە دێنێ ئینزارێکتانە دێنێ 72 ساعات هەتا ئیشوکاری خۆتان جێبەجێکەن چونکە هیچ مەرجێکی نە پەروەردەی نە یاسایی نە تەندروستی لێرە ڕەچاوتان نەکردووە باشە
ئێمە یەکشەم دێنەوە مامۆستا لێرە بن سکاڵای یاساییتە ئەبێ دایخەن خلال 72 ساعت دایخ باشە مامۆستا بانگتەکەن بۆ ئەوێ ئەڵێ بە هەمان شێوە هەمووی مخالەفاتە ئێرە حەمامە بەڵام کوردیانتە کۆگا هەندێ مەلاعیبی تایە هەندێ نازانم ینی بەڕاستی ئێرە شتەکانیان هەمووی مخالەفاتە لێرە دەفتەر و شتی حەمام و دەفتەر و قەڵەم هەمووی چوەتەیەکە هەمووی غەڵەتەکان هەمووی بەیەکەوەیە بۆیە ئەوێ ڕای ئەوەی کە مۆڵەتی فەرمینە بەڵێ پێشلکاری پەروەردەییشی زۆرە لە ڕووی تەندروست پێشەکاری تەندروستی و یاسایی و پەروەردەییشی هەیە سە من نازانم ئەوە لەسەرەوە چییە نازانم یعنی خۆی بە بێتە سەر قانون ئەم پلاستیکەش نابێت چکە ئەم پلاستیکانە معڕەزە بۆ سوتانن نابێ بۆ سوتانن نابێ ینی ئەمە یەکێکە لە مخالەفات زۆر باشە ئێمە لەگەڵتان بەردەوامە بین بەڕێزان ئێرەش بامان شێوە لەبەر ئەوەی کە مۆڵەتی فەرمیان نییە هاوشێوەی ڕۆزەکەی پێشووتریش ئێرەش داخرا ڕەنگەمە بێتە پرسیار بڵێن بۆ کاکە ژیانی منداڵ ئەمڕۆ دەبێت لە ژێر یاسا و ڕێسایی پەروەردەیی جێبەجێ بکرێ یاخود لە حەزانەیەکە پەروەردەی جوان بکرێ کە مۆڵەتی فەرمی نەبێت کۆمەڵی پێشەلکاری یاسایشی پەروەردەییشی تەندروستیشی هەبووە ئەم ڕۆزەیە ئێمە لە چاودێر لەگەڵ ئەم تیمە بەڕێزە بەردەوامە بین بینەر بن. مامۆستا سامان ئێرە ڕەوزەیەوە نییە؟ بەڵێ ئێرە ڕەوزەیە بە هەمان شێوە لەوە ناچێ مۆڵەتی هەبێ بە پێ ئەو سکاڵایانەیە کە گەیشتونەتە دەستمان ئێمەش هاتینە ئێرە ئێستاکەوە چنە ژوورەوە سێرەکەین بزانین مەرجەکانی جێبەجێ کردووە مۆڵەتی هەیە یاخود نییە ئێرە ئیجازەتان هەیە مۆڵەتان هەیە بۆکردنەوە کوا ئیجازەکەتان لەکوێ ئیجازەکەتان تاوە نەبوو چۆن ئیشەکەن تەوا بۆ پیشان میدا ئەگەرش تەواو نەبوو چۆن ئیشەکەن بە چی مەرجێک بە چی یاسایەک بە چی ئەوە ئەم مناڵانەتان لێرە کۆ کردێتەوە با بچین سێرێ بکەین بزانین مەطبەخەکەیان چییە ژوورەکان چی ئەمە چییە ئەوێ مەطبەخەکەتان لەکوێیە ئەوە چی ئەو دەرەجا چێتە سەرەوە شتەکانیان مراعاتی ئەوەیان کردووە بەڵام تەنها کێشەیان ئەوەیە کە هینیان نییە ئیجازەکەیان نییە بڵێ مەدرسی ئەمانە هەموو یاتونەتە سەریان ئیجازەکەیان ناتوتەوە کە ئیجازەکان ناتوتەوەمان ئیشیان بەس ئەوەی هینە بەڵێ وڵا جا پاک و خاوێن بێت بەم شێوەیە ئێشتەکانجێی دەستخۆشی شتەکانیان باشە بەس تەنها ئەوەی یەک دوو مخالەفەیان نیە کە ئیجازەیان نییە و دیفاع مەدەنی نظام حەریقان نییە ئەوەی تەندروستیشم نەبینی ئەو سەیدەلێک بەڵێ 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 بابزانین ئێلێرە چی هەیە باشە ئەخە وەک پێتم وت ئەمە خۆی ئەمە هی ڕەوزەیە ئەم تەختانە هی ڕەوزەیە ئەوەی کە پێشتر هی مەکتەبی سەرەتایەوانە بوو شتەکانیان باشە مەقبولە بەڵام تەنها ئەو یەک دوو مخالەفەیان هەیە بۆیە ئێمە ئێستا لەگەڵ معاونەکەیانە قساکەین کە مۆڵەتیانە دێنێ عینەن 72 ساعت تا ئێرە داخەین لە هەتاکو ئیجازەکەیان جێبەجێ داخرێت هەتا مۆڵەت وەرەگرێت هەرچەندە شتەکانیان پاک و خاوێن و بەپێی ڕێنمایەکان بێ مادام ئیجازەیان نییە ناتوان ئیشەکەی خۆیان بکەن کاکە خەریک معاملەکەی بەسەر چاو ئێمە زدی تۆ نیمان زدی ئیشەکەی تۆ نیمان یعنی نەهاتوینە ئیشەکەی تۆ تێک دەین یاخود ڕزقی ئەوە ببڕین بەڵام ئێمە لە ژنەیەکی تربیەین من معاون مدیر عام تربیەم ئەگەر ئیجازەت هەیە بۆ ئیشەکەت بەسەر چاو دەستخۆشیت لەکەین شتەکانە جوانە بینایەکە جوانە ئەگەریش ئیجازەت نییە ئەبێت دایخێ تاوەکو ئیجازەکە تەواوکەی بەشکو ئیجازەکەی تۆ ساڵێکی پێچوو کێ تەحمل مەسئولیەتی ئەم مامۆستا و مناڵ و ئەم بینایەکە ئەم بینایە معرەزە بۆ هەموو شتێک معرەزە بۆ لاسامەحڵا بۆ سوتاندن بۆ هەموو بابەتێک
کەس تەحملی مەسئولیتان ناکە ئەکەونە ژێر سکاڵای یاسایەوە بۆیە ئێمە 72 سعات مۆڵەتانە دەینێ هەتا ئیشەکەی خۆتان سافکەن ئەو تەلەبانە هەمووی ئەچنەوە ماڵەوە یەکشەم دووبارە دێنە ئێرە ئەگەر کرابێتەوە ئێرە ئەوە سکاڵای یاساییتان لەسەر تۆمارەکەی ئەبێت دایخەن بە هەموو شێوەیەک ئەبێت دایخەن هەتاکو ئیجازەکە کە ئیجازەکەت ئەلێوێ هەڵواسی ئەو کاتە من بەخۆم دێم لێرە دەستخۆشیت لێک باش چاوەکەم بەڕێزان ئێرە شوێنێکی جیاوازترە لە گەڕێکی ڕەحیماوای مامۆستایرە قوتابخانەی سەرەتاییەوە نییە؟ قوتابخانەی سەرەتایی ئەهلیە باشە ئەمانە چین مامۆستا ئەمە حانوتە؟ ئەمە بەناوە ئەبێ حانوت بێ بەڵام هیچ مەرجێکی ئەوەی تیانێ کە حانوتە پلاستیکە سەرەوەی چینکۆیە مادەکانی هەمووی ژەنگی بردووە ئەم سەلاجێ ئیش ناکە ئەمە هەر پلاستیکە و ئەو دیویجادەکەیە ئەم مەوادانەی ڕەنگە کسپایر بێت هیچ ئەوەی تیان نییە ئەمە جاری حانوتەکەی هەر لە ئێستاوە هەمووی مخالەفاتە مخالەفاتە ئاڕوەڵامە هەر نەکمە حانوتەکە هەر ئێستا سەری وڵاتەکەیەکەین ئەگەر وڵاتەکەی کامل نەبێ هەر قوتابخانەکە داخین کامل بازانین دەبلیسیەکانیان چۆنە مامۆستا بە هەمان شێوە دەبلیسیەکانیان هەمووی پلاستیکە هیچ مەرجێکی هەمووی معرەزە بۆ سوتاندن و نیزامی تەهوێشی نییە هەروە دەرگاکانی کراوەتەوە هەمووی مخالەفات بەڵێ مەخسەلە چۆنە بێ ئاوها هەر لە ساحەی مەکتەبەکە بێت دووبارە ئەویش هەر مخالەفاتە ئەوە لە پشتی ئەوە هەمووی کراوەتە کۆگا ئەی بەڕاستی مخالەفاتێکی زۆر هەیە هەر کاتی نەژوور و یەکسەر چامان پێکەوت زانیمان کە مخالەفاتی زۆری تایە هەمان شێوە هەمان شێوە ئەو پەنجەرانە هەمووی سەندویچ نازانم ئەوە چییە لەو سەرە ناکرێ ئەوە ناکرێ ئەوە معرەزە بۆ سوتاندن مادەیەکە معرەزە بۆ سوتاندن ئەوە هەر شوێنەکەشی شیاو نییە شوێنەکەشی خراپە مادەکەشی خراپە کێ مدیرە لێرە فەرما بچین سەری ئەومە چیان ژوورە لەم بنە حاسوب لە سجن ئەبوغرێ بکە دەرگاکەی چەند مەغازلی دایە ئێرە ئەمەش بە هەمان شێوە بە هەمان شێوە هیچ مەرجێکی تەندروستی تیان نییە بە هەمان شێوە تا ئێساوەی کە مامۆستا سامان باسیەکە هەمووی پێشێلکاری زەرەر و زیانی جستەی مرۆڤە یعنی پیانیشمت ئەڵێم ئەو ژوورە چێڵێن ژووری حاسوب من نازانم ژووری حاسوب بۆ بە قفڵ قەپات کراوە تۆ سێر ئەو گیزەرەکە ئەوە کارەباکەیەوە تا بە دەرەوەیە هەر تەلەبەیە لێرەوە ئاوا دەستێکی لێ بتات کارەبا ئەگرێت توش حاڵەتێکی نەخوازراوە بێ ئەمە یەکێک لە قوتابخانە ئەهلیەکانی کەرکووکە کە مامۆستا سامان نظامی ئاوەڕۆیتانی نظامی ئاوەڕۆی نییە بێگومان ئیجازەتان هەیە بێ زەحمەت ئیجازەی مەکتەبەکە بەڵێ هەیە تازە نەکراوە یعنی کا بەس پیشان میدا ئەوەی کە کۆنەیە بەڵام تەجدیدی ئیجازەکەیان نییە ئەمە لە ساڵی 21 کراوە لەمە سەنەتەین لە 22 مڵەتەکەی تەواو بووە ئێمە ئێستا لە 25 سێ ساڵە ئیجازەتان تازە نەکردوێتەوە سێ ساڵە ئیشەکانی خۆتانەکەن بەبێ مۆڵەت سێ ساڵە ئەم وابزانم دوای ئەمە نازانم ئەگەر تەجدید بێتر هەبێ ئەی تۆ مدیری تۆ نەزانی کێ زانێ تەجدید و ئەوانە لای مؤسسە من ینی ئەی بەڵێ چۆ دەرەوە ڕای کرد
نا من بانم كل أمره هذه إيش هي باین کە دەبا بێ بزانین بۆ ئیجازەکەی نەکرێت چکە ئەمە بەپێی ئەمە بێ 3 ساڵە ئێوە مخالفن 3 ساڵە ئێوە لەژێر چاودێری ئێمەیان نین نازانین بە چی شێوەیە کار ئەەکەن ئێمە ئیسا هەر کە هاتی نژورەوە کۆمەڵی مخالفاتمان بینی لەو ساندویچ پەناڵانە لە دەبلوسیەکان لە کۆمەڵەیە مخالفات السندويش فينا ما مستعايد بنا كان هي يعني هو حسابات یعنی لە دەرەوەی بیناکەیە للساحة بس هو يعني مامۆستا لە سنووری بیناکەیە بۆیە لەسەر ئێوە حسابە بە هیچ شێوەیەک نابێ ئەوە ئاوها بێت ئێمە ئێستا بەپێی ئەم ئیجازەیە بێ کە بەسەرا چووە 3 ساڵە لەگەڵ لژنەکەیە بڕیارە دەین کە ئێرە داخین لەبەرەوەی جگە لەوەی کە ئیجازەکەتان کۆنە و تازەتان نەکرێتەوە مخالفاتی صحی و قانونی و پەروەردەیتانیشێ باشە چۆن ئەبێ پۆلی خوێندن لە ناو ئیدارە لا من إيران من خون بيمهات شو كميرا هەر لە ناو ئیدارێ فەرقی چییە؟ مامۆستا شوێنەکەی هیچ شیاو نییە بۆ قوتابخانەی سەرەتایی بە هیچ شێوەیەک یعنی تۆسێکە پۆل لە ناو ئیدارە ساندویچ پەناڵێکیان کردووە لە ناو مەکتەب نازانم یعنی بە چی شێوەیە کارەکەن بە چی یاسایە کارەکەن هیچ بەپێی یاسا نەخێر نەوەڵە مامۆستا ئەمە ئەم پۆلە بەپێی حەجمەکەی بێ بۆ پۆل ناشێت چکە پۆل لای کەمی ئەبێ 5/7 بێ قیاسەکەی یاخود 5/6 بێ و ئەبێ نیزامی تەهویەی تابێ من نازانم ئەمە لێرە چییە مامۆستا ئەمە لە پشتیەوە کۆگایە مەطبەخە دووسێ شتە مەخزەنە هیچ نیزامی ئەوەی تیانە کە هەواکەی تا بسوڕێتەوە نیزام تەهویەی نییە نازانم ئەمە هەر لە پۆل ناکایت لە هەموو شتێک هەرەوەڵە ئەمە مامۆستا سامان ئەڵێ ئێرە گونجاو نییە ناوەڵە هیچ گونجاو نییە بۆ خوێندن ئێرە مامۆستا من چکە پێتانم 3 ساڵە ئیجازەی تازە نەکردوێتەوە ئێمە نازانی لێرە چی ئەگوزەرێ بۆیە ئێستا ئەمڕۆ هاتین لە نزیکەوە چاودێری مۆزوعەکە بکەین و بە تاکید بڕیار ئەدەین کە ئەم قوتابخانەیە داخین هەتاوەکو مەرجەکانی تەندروستی و یاسایی و پەروەردەی ڕەچاوەکە ئەو کاتە ئیجازەیە دێنێ و بۆ ئەوەی بتوانێت ئیشەکەی خۆی بەکاربێنێت مامۆستا ئەمە کاک محەممەد ئەمە لێرە نووسراوە WC تایبەت بە مامۆستایان ئەمە وەرە خۆت سێنیمە کوێی WCە ئەمە بەس بزانم کوێی WC این مامۆستاش نەکەین شتێتر وەرە تەسویری کەوەرە ئەمە لەوێ کۆگایە لێرە نازانم WCەکەیان هەر ئیش ناکە بەرزین بێ لە ڕووتان سێریکە کارە باشی تیانە پەنجەرەشی تیانە العدد التي يرضين أمشي ما مستعد توسيري هر كدي تجربة بونيكي بون نوت أما أمل بتشوكترين حالتي حريق أم مكتبة هرب بماويكي زور كم أجريكي زور قوري تاكيدو تشكو نظامي حريق شم نبيني بتشاو نظامي حريقي تاعي إيرا نعم مصدر طفاية إيه نجا طفاية كان تاتي عم بطالة استعمال ما نفرد والله جازانه بچون بکارده یعنی رو عده با دیکار داتانه بس با دیکار دانه نه زان چون بکارده اما تر به همان شیوه همان غلط همان مساحه پنجره نیه دیوارەکانی هەمووی پلاستیکە هیچ مەرجێکی پەروەردەیی و تەندروستیتیان نییە هەر ئەمە یعنی بۆ هەموو شتێک ئەگونجێ بەس بۆ مەکتەب ناگونجێ بۆیە بە تاکید ئێمە بڕیاری ئەوە ئەدەین هەر ئێستا کە ئێرە داخین هیچ چارەسەریتری نییە یعنی شتەکان ئەگەر چارەسەرشی هەبێت بە شەو ڕۆژێک ئەمانە چاک ناکرێت ئەمە ماوەی ئەوێ بۆ ئەوەی بتوانێت دووبارە بیناکەی بە شێوەیەکی پەروەردەیی و تەندروستی دروست کاتەوە سێر ئەم پۆلەکە داینتان باش یعنی ئێستا ئەم خوێندکارانە چی زەمبێکیان هەیە لێرە دانیشتوونە کە نازام خۆت بۆنەکە یان نە بۆنی دێ بۆنەکەشی هی ئەوەیە کە هەواکەی ناسوڕێتەوە نە پانکەیەکی تایە نە پەنجەرەیەکی تایە نە فەریغەیەکی تایە لێرە ئێستا هەر حاڵەتێک ڕوو بدا ئەم تەلەبانە بە زەحمەت لێرە دەرەچن هەمووی ئەچێتە ناو یەک مەساحەکانی مەمەڕەکانی هیچ مەرجێکی ئەوەی تیانە کە بگونجێ بۆ خوێندنگە ئێمە
بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووکین وەکو پەروەردە هاتوینە نە پەیوەندیمان بە زەریبەوە هەیە نە ئیشەکان خۆت لەگەڵ دایرەکان جێبەجێکرەوە دەست خۆش بێ لەگەڵ ئێمەیە کێشەت هەیە 3 ساڵە ئیجازەکەت بەسەر چووە و ئێستا گەڕین لە ناو ئەم بینایە کۆمەڵێ مخالەفاتمان بینی بۆیە لەگەڵ ئەم لژنەی هاتوینە بڕیار ئەدەین کە ئەم مەکتەبە ئینزارێک تەدەینێ بۆ ماوەی 72 ساعت ئەبێ ئەم مەکتەبە داخی هەتاوەکو ئیجازەکەت تازە ئەەکەیتەوە و ئەو مخالەفاتی کە پێتانمانوت چاکەکەی جارێتە دێنەوە سێریەکەین و ئەو کاتە ئیمزاد بۆکەین کە ممارسە ئیشەکەی خۆت بکەین باشە ئێمە یەکشەم دێنەوە ئێرە لێرە تەلەبە هەبێت ئەو کاتە سکاڵا لەسەر تەنووسین لە پۆلیس لە ئەمن الوەتەنی لە محکەمە بۆیە ئێمە ئێستش ئینزارێک تەدەینێ 72 ساعت هەتا بتوانانی ئەم خوێندکارانە بگەڕێنەوە ماڵەوە و بیان دەیتە دەست خاوەنی خۆیان ئێمە نامانەوە ئێستا بڵێن نێڵە تەلەبەکان دەرکە دەرەوە بەرەڵای شارعیانەکەی نەخێر قبول ناکەین 72 ساعت ئینزارتە دێنێ من بەخۆم یەکشەم دێمەوە ئێرە باش چاوەکەم ئەگەریش ئەوانە تەواو کرد ئیجازەکەت دەرکرد ئێمە خۆمان هەر ئەم ستافە دێنە ئێرە و دەستخۆشی تێ بەڵام یەکشەمە بێ داخی کۆتا بڕێر مامۆستا سامان داخستنی ئەم شوێنەشیدا لەبەرەوەی مۆڵەتەکەی بەسەر چوو 3 ساڵیشە نوێ نەکراوەتەوە مەرجە پەروەردەیی و تەندروستی و یاساییشی هەر هەمووی پێشێل کراوە مامۆستا سامان ئەتوانم بڵێم بەتوڕێی دایخست بوو وا بەڕێکەوت بەرەو جێگای دیکە ئێمە لە بەرنامە چاودێر ڕوبەڕووی ئاستانگی شەبینەوە بەڵام بەردەوامە بین لەگەڵ ئەم تیمە بڕێزەی پەروەردەی کەرکووک بەسەر پەرشتی مامۆستا سامان جێگری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک. لەکوێ مؤسس ئیجازە علاقەی بە مؤسسەوە نییە بێ هەڵی واسی ئیجازەتان دەر نەکردووە آخر مرحلة طاو ما كردوها ئەگەر ئیجازەت هەبێ ئەبێ وەکو ئەو ڕسمە هەڵی واسی لەقەت دیوارە بۆ ئەوەی من یان خودیەکێتر بێ یەکسەر بیبینێ ئیتر قسە نەکەین باشە با بڕۆین فەرموو بزانین چی هەیە لە ژوورەوە چییە؟ إذا شوني مغاسلي من دعوة كانا على أسي قرآن كرام من دعوة 8 رضية إيرش دعالي باشە ئەوەشیان هەیە هی حریقیان هەیە زۆر باشە ئەمەیان چییە؟ تواليتي من دعوة كانا یعنی شتەکان لەوا چێ باش بێ بەڵام ئێمە هەرچەنێ باشیش بێ هەرچەنێ ئەو یاسایانە ڕەچاوکە بەڵام کە مۆڵەتی نەبێت بە هیچ شێوەیەک لێ قبول ناکەین ئەمە چییە لەم بنە؟ ئەمە آخری جراتی چی؟ والله من معلومات مني مؤسسة استخوي أصلا نهاتونا بلا من نابێ بڵێ معلوماتم نییە جەنابەت مدیری لێرە بێ هەموو معلوماتێکت هەبێ أظن شيء خويا بمراحل إجازة أرون فآخر شتى يعني بمنيا وتبو تهينين نهاتونا أصلا يك 3 ساڵەمە پێش هاتن 3 ساڵەمە پێش هات بۆ لام و ئیتر تەواو ئێوە کردوتانەتە 2 ساڵە مامۆستا هەرچەنێ ئیجرعاتت بەردەوام بێ هەرچەنێ وەک خۆتەڵی لە مەراحلی ئەخیرا بێ تا ئیجازەکەەوە نەگری ناتوانانی ممارەسەی ئیشەکەت بکەیت چکە ڕوبەڕۆی کێشەی یاسایی و پەروەردەیە بیت نەنە عیلاقەی بەوە نییە ئەوە هەر خراپتر لە بینایەکن ئیجازەتانێ نەقڵبوونەتە بینایەکە ئیجازەتانە بەبێ موافقەی ئێمە ئەو مخالەفەیەتر حەزانە و ڕەوزە هەر بەیەکەوە نابێت ئیسامە ڕەوزە یاخود حەزانەیە مامۆستا ئەی بۆ لە دەرەوە نووسیتانە حەزانەوە ڕەوزە نابێت سامە چییە لەم بنە ئەمە چییە لەم بنە چۆن نەبێ ئەشیای چی یان ئێمە کۆگایە مەغزەنە مەطبەخە زۆپای تایە کارتۆنی تایە ئەم پلاستیکانە خواردنی تایە چی تایە پلاستیکانە چۆن نەبێ ئەی چۆن نەبێت لەوێ کەوت بێت ئیسە من چۆن بزانم ئەوە تاریخەکەی هین ماوەی بەسەرچووەکەی چەنە یعنی ئێستا من چی بخوێنمەوە کە بزانم ئەو برنجەم هەفتانە ئێمە لێرە منداڵمان ماشەڵڵا زۆرە هەفتانە ئێمە بازاریمان تازە ئەکرێتەوە چۆن من بزانم شوێنی مەطبەخەکەیان خراپە چکە لە زمنی بیناکە نییە شوێنێکە خۆیان دروستیان کلۆ سەرەوەی چینکۆیەوە
مفەریغە و شتی بڕا ناکەم تیابێ ڕەچاوی هەندێ شتیان نەکردووە شتەکانیان زۆر ئەوە نییە بڵێ تەندروست بێت نە لە کامرە دەرناچی مەترسە شوێنی مەطبەخەکەیان خراپە ناشێ بۆ مەطبەخ مامۆستا شوێنی مەطبەخەکەتان گونجاو نییە چکە لە دەرەوەی بیناکەیە و سەرەوەی چینکۆیە و ینی کۆمەڵێ شت پاک نییە ئەبێ ژوورێکی تایبەت هێبێ وەکو کۆگا مناڵ دەستی پێنەگە نانا تەندروست نییە پاک نییە شتەکانی هەمووی تێکەڵە و سەرەوەی چینکۆیە دیوارەکانی هەمووی چیمەنتۆیە کە مەطبەخ ئەبێ کاشی بۆ پاک و تەندروستی ئەوە ئەها وەرە سێریکەوە ئەوە نازانم ئەوە ڕۆنە لە قەت دیوارەکە چیمەنتۆیە لە قەت دیوارەکە ئاناڵم پێت چکە ئەوە بۆ مەطبەخ نابێ ئێرە کاک محەممەد خوا عەفوم بکەی پەیوەندێکی زۆرت بۆ هات پێم وابێ خاوەنی ئێرە بوو پەیوەند وتە قسە ناکەم قسە ناکەم مەبەستمەوەیە کە یارمەتیان بین کە بمێننەوە ئێمە ئەبێ ئیجرعاتی یاسایی وەکو مامۆستا سامان وتی ئێمە تەبلیغیشمان کردووە پێشەمە پێمان وتووە دایخەن ئیجازەکەتان هاتەوە ڕۆزەکەتان جوانە دووسێ هینیان هەیە مخالەفات ئەوەش مامۆستا سامان هینی کرد ئێمە یارمەتی هەموو کەسێک ئەدەین بەڵام ئەو نەهاتۆ داوای شتێکی شخصی لە من بکە ئەو حیاتی ژیانی ئەم منداڵانە لەژێر دەست ئەمانن ئێمە شتی باش ئەڵین باشە بزڵت من بەدیم کردم ینی ئێمە شتی باش ئەڵین باشە شتەکان ینی باشن پۆلەکان باشن هەندێ پەنجەرە و بڵین ئەم ڕووناکی و سبلت و ئەمانی تایە بەڵام کێشەکەی ئێمە ئیجازەکەیە کە ئیجازت نەبێ ئەمانە هەمووی کە ئیجازت نەبوو ئەمانە هەمووی لا ئێمە شتێکی سانەویە ئێمە ئیجازەکە بۆ ئەوەی قانونیان مووقفتان سەلیم بێت هەر کەسێ ڕەنگە بیانی دووبانی کەسێتر بێتە ئێرە ڕەنگە شتێتر بێتە ئێرە ئێمەش توش ڕەخنابین وەکو پەروەردە چۆن چاودێری ئەم شوێنانە ناکەین چکە ئەم شوێنانە وەک پێتم وت حیاتی ئەم مناڵانە هەمووی لە مەسئولیەتی ئێمەیە ئەگەر ئێمە ئای بەتەکید ئەگەر ئێمە چاودێری ئەمان نەکەین ئەمانە هیچ زەمبیانیە دایک و باوکیان دێن ئەلێرە دایانەنەن بە ئەمانەت لای ئەم مامۆستا بە ڕێزانە ئەم مامۆستایانیش خۆ من ناڵێم خەتای ئەمانەتایە نەخێر ئێمە بەرپرس لای ئێمە موسسەکەیە لەگەڵ موسسەکەیە معاملەی قانونی ئەەکەین ئەگەر ئیجازەکەی تەواو کرد ئێمە دەستخۆشی لەکەین بەس بۆ ماوەی 72 ساعت ئەبێ ئەم شوێنە داخرێ بە هیچ شێوەیەک نابێ لێرە ممارسەی ئەم ئیشەی خۆتان بکەن و ئێمە یەکشەم بە تاکید دووبارەیەکەمە بۆت یەکشەم دێنەوە ئێرە یەکشەم کاتی نێرە بێ داخرابێ بە هیچ شێوەیەک نابێ مناڵ و شتی لێبێ دەستخۆش مامۆستا سپاس بۆ مامۆستا سامان خۆی ستافی ڕۆڵی مامۆستا سامانم ڕۆل لە بەرنامەی چاودێر بۆ بوو کە باشترین خزمەت پێشکەش بە منداڵەکان بە دایکیان بە باوکیان بکرێ و پێکهێنانی ئەم لێژنەیە بۆ چاودێریکردنی قوتابخانە ئەهلەکان هەڵبەت تەنها ئێرە نییە یاخود ئێمە لە هەشتی بەیانیەوە پێشتریش دەرچوینە بۆ ئەوەیە کە چەندین قوتابخانەی ئەهلی کردووە بۆ ئەوەی کە خزمەتی باشتر پێشکەش بە هاوڵاتیان بکرێ توانیم بڵێن بەرنامەی چاودێر ئەم جارە پەروەردەیی بوو تۆزێ جیاواز بوو بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە هەموو چوارچێوەکانی ژیان بکەین لە چوارچێوەی تەندروستی و تاکو دەگاتە چوارچێوەی کە ئێستای تیاین پەروەردەیە تەنها لەم ڕۆل لە چاودێر 5 شوێنی جیاواز لە قوتابخانەی ئەهلی لە هەمان کات داوێنگا لە هەمان کات حەزانە و ڕەوزە داخران مۆڵەتی 72 سعات درا بە هەر یەک لەمانە بۆ ئەوەی مەرجەکان جێبەجێ بکەن مۆڵەتی فەرمی وەربگرن پاشان بۆیان هەیە قوتابخانە ئەهلەکەی یاخود پەیمانگە ئەهلەکەی بکاتەوە هەڵمەتەکەش بە سپاسەوە سەرۆکی ئەم هەڵمەتە بەڕێز مامۆستا سامان جێگری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک و لە هەمان کات بەڕێز کاک محەممەد لێبسراوی تەواوی خوێندنگە ئەهلەکان یاخود دەستگا ناحکومیەکان بوو لەگەڵمان بوو بەشی قانونیشمان لەگەڵ بوو بە سپاسەوە بۆ ئەوان هێزانێکان سپاسیانەکەین لەگەڵمان مادوو بوون سپاس بۆ کاکەهانە کاکە حسێن هەمیشە لەگەڵم ماندوون تا چاودێرێکی تر ڕێزی محەممەد عەلی قبول بخوازن لە خۆشییابن